جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین کە لەم چاوپێکەوتنە بەردەوامین لە گەڵتان لەگەڵ بەڕێ سعدی ئەحمەد پیرە بەرپرسی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سعدی پێش ناوبڕەکە باسمان لە مەسەلەی ختابەکەی ئۆجەلان یاخۆ پەیامەکەی ئۆجەلانمانە کرد. ئایا تا چەند ئەم بەهاری عەرەبی کە لە ناوچە عەرەبیەکان هەیە کاریگەری هەیە، کاریگەری ئیجابی هەیە لەسەر دۆزی کورد لە ناوچەکانی تری کوردستان؟ من پێم وان نییە بەو شێوەیە بێ. ئەو بەهاری عەرەبی مەسەن ناتوانین مقارنەی حکوومەتی تورکیا بکەی لەگەڵ حکوومەتی لیبیا و لەگەڵ حکوومەتی ینی لیبیای قەزافی و لەگەڵ حکوومەتی مەسر و تو خۆ دەزانین لە تورکیا بەعزێک مؤسساتی دیموقراتی هەیە، ڕەنگە بەعزێک منتیقە هەبی کە حکومی عورفی حکومی عسکەری هەیە کاوانە وردەوردەوالا دەبرێن و تایبەت دەستپێکردنی ئەو پرۆسێش لە چەندین تەلەڤیزیۆن ئەو لەو چەند ڕۆژە زۆر بە ڕاشکاوی باسی مۆزوعی کورد و حقوقی کورد و خەتایەکانی کرایە و غەڵەتە تاریخەکانی کە کراوە و ئەوانە دەکرێت. من پێم وایە ئەمە کرانەوەیکی یەکجار زۆر گەورەیە. ئەوە یەک ڕقم دوو بۆ تورکیا وەکو دەوڵات، تورکیا بە حیسابی خۆی وەکو بەشێک لە دنیای خۆی بە دنیای ڕۆژاوا زانێ، لە بە وڵاتێکی دیموکرات دەزانێ بەشداری دەکەیە بەشێک لە بە شەریکی سەرپەرشتی بزوتنەوەی تونسی کرد و ڕزگاربوونی هی لیبیا، هی مەسر، جاروێت تەدەخڵی کاروباری هینەکە، هی سووریا دەکا، هی یەمەن دەکا. خۆ ئەگەر ئەو ئەڵێن ئەگەر کەچەڵ تەبیب وایە تیماری سەری خۆی دەکرد، عیلاجی سەری خۆی دەکرد، ئەگەر مشکلی عالم خەریکە حەلکەری بۆ مشکلی خۆی حەل ناکە. ئەمە نەوعێک چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیا لە باکووری کوردستان پێش ئەوەی خزمەتێکی گەورە بە تورک و کورد بکە، خزمەتێکی گەورە بە حکوومەتی ئەردۆغان دەکا کە مستاقیەتی بۆ دروست دەبێت کە بەڵێ جددیە لە بۆ چوونە ئینسانیەکانی بۆ چارەسەرکردنی کێشەکانی کایە. و من پێم وایە ئەم خوتبەیەی بەڕێز ئۆجەلانیش وەکو چوارچێوەیەک زۆر بە نەفەسێکی ئیجابی بە لە بەرچاوگرتنی لە چی ئەو خوتبەیە نووسیوە. تۆ دەبی ئەوش بە نەزەری ئێستێبار وەری لە قەندیلەی نووسیوە و لە شاخەکانی جوودی نەینووسیوە و لە ئیمرالی نووسیوێتی. ممکنە کەمێک تاسیری ئەوەشی لەسەر بێ، بەڵام بەگشتی خوتبەیەکی ئیجابیە و هیچ لەمپەرێکی لەبەردەم حکوومەتی تورکیا نەهێشتێ بۆی بیر لەوە بکاتەوە مناوەرێک شتێ بکە. من دەمینێتەوە گفتوگۆ هونەرە، لەو هونەری گفتوگۆ پێویستە هەوڵی ئەوە بدرێکە ئەو داخوازیانەی کە کورد هەیەی و دەمێکەوت محیتی جێبەجێ بکرێت. ئەگەر بگەڕێنەوە سەر مەسەلەی پەیوەندی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان، ئێستا لە چه ئەستێکدایە؟ ئایا پەیوەندیەکان بەرەو پێشچوونە چێ بگاتە ئەوەی کە هاوپەیمانێتی مستەقبەلی ببەسرێ؟ من پێم وایە ئەمە حەقیقەتێک هەیە کە زۆر جار خۆ شتێکی کۆنیش نییە، تازەیە، بەڵام زۆر جار خەک لە بیر دەکە وەکو ئەوە وابێ کە گۆڕان و یەکێتی نیشتیمانی دوو هێزبن لە ئەزەلەوە لە دژیەکەوە ناسم گۆڕان بەشێک وە لە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردە و مەسئولەکانی گۆڕان و مەسئولەکانی یەکێتی نیشتیمانی لە هەمان سەنگەر بوون و ڕەفیقیەکن و ئێستا کەش پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان بەرقەرارە و گۆڕان و یەکێتیەکان لە حەفلە و لە تازیەی ڕەفیقەکانیان لە ژێنێنانی مناڵە شەهیدەکانیان پێکەوە ئامادە دەبن. من پێم وایە ئەمەیان بابەتێکە کە ناکرێ مقارنە بکرێت لە پەیوەندیەکانی نێوان گۆڕان و یەکگرت و گۆڕان و پارتیا گۆڕان و کۆمەڵ. ئەمەیان شتێکە کە تا ڕادەیەک پەیوەندێکی ئۆرگانیک یان نیو ئۆرگانیک هەیە. ئەگەر هیچ نەبێ هیچ نەبێ پەیوەندێکی ڕۆحی هەیە لە بینی بەشێکی زۆر لە بەرپرسەکان و گۆڕانیەکان یا بڵێن چالاکەوانەکانی گۆڕان بەشێک لە تاریخی خۆیان ئەو تاریخەیە کە لە ناو یەکێتی نیشتیمانی سەرکردە و فەرماندە و کاربەدەست بوونە. ئەکید ئەو پەیوەندیانە زۆر بەرەو پێشچووە و پێشترێک کە ئەوان جیاب بوونەوە هەمیشە خولیای ئەوە بوون کە بە خەڵک بڵێن بۆ جیابووینەوە، یەکە بە خەڵک بڵێن بۆ جیابووینەوە دەبی جنێونامەیەک ئامادە بکەن و بە سیاسەتی یەکێتی نیشتیمانی بێن. یەکێتی نیشتیمانی لە مقابلی ئەوە ڕەدیان بداتەوە، خۆ لێ ناگەڕێ لە سەریان
تەسبیت بێ. ئەمە بارودۆخێکی لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان دروست کرد و بەڵام ئێستا وردە پاش خۆتاقیکردنەوە هەڵبژاردنێک وانە ئێستا پەیوەندیەکان وردە لە خاوبوونەوەدا بەرەو چۆ ئەڕوا و تا دەگاتە چێ پێویستە چاوەڕوانکەی ئایندە دەری دەخە. پێدوانیە کاتی هەڵبژاردنەکان ئاڵۆزی دروست بێتەوە یاخۆ پێچوانەوە پێم جارە ئەتیمان دەکەت چۆن دەبێ هەڵبژاردنەکان ئەکی دەگەر لیستەکان جدا بن هەریەکە بە خۆشەویستەکەی خۆیدا هەڵدەرێ هەریکە دیعاە و پرۆپاگەندە بوو بەرنمەکە خۆی دەکە حملەی انتخابی بوو بەرنمەکە خۆی دەکە لێرە و لە مێش ڕخنە دەگیرێ و وەڵامیشی دەدرێتەوە ڕەنگە تا ڕادەیەک وایە واقعیت تێدا بەڵام ئەوە هێشتا زووە دەبی چاوەڕێی ئەنجامەکانی ئەو گفتوگانە بکە. زۆر جار باس لەوە دەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەر لە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان هەرچەند هەڵپەیمانیەکی استراتیژی هەیە بەڵام بەدەر لەم سیاسەتی کە بەرامبەر بەغدا ینی پەیڕەوی دەکات یەکێتی بۆچوونێکی جیای هەیە بەرامبەر بە بەغدا. ئەم بۆچوونە جیاش لە مەسلەی لێسەنەوەی متمانە لە مالکی بینرا کە یەکێتی نزیکتر بوو لەوەی کە مالکی بمێنێتەوە. ئایا ئێستا لەم مەرحەلەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی باشە مالکی بگۆڕدرێ یاخۆت لەگەڵ ئەوەیە ئێستاکە لا ببرێت و بەدیلێکی بۆ سروەخان یەکێتی و پارتی دوو حیزبی جودان هاوپەیمانی استراتیژی بن دەمینێن دوو حیزب لە داهاتوشدا پێکەوە دەبیشکەن جیاشدا بەس دێ پێکەوە ئیشکەن بەیەکەوە بمینێن لە قازانجی ئەم هەرێمەیە واقعیت ئەوەیە واقعی کوردستان ئەوەیە ئەوە بەشێکی مەوزوعەکە بەوەی کە خەڵکوە تەسەور نەکە ئێمە پێمان وایە یەکتری دەتوانین ئیلغا بکەین نە لە ڕابرد دەتوانیمانە نە ئێستا دەتوانین نە داهاتوش دەتوانین نە پارتی یەکێتی پێ ئیلغا دەکرێت ئقسا دەکرێت نە یەکێتیش پارتی پێ ئقسا دەکرێت ئەوە تەجروبەیەکی خراپە و تیکرارکردنەوەی غەڵەتەکانی ڕابردوو بەڵام ئەتواندرێت تەرتیبی ئەولەویات بکرێت جێگۆرچێ بە داخوازیەکان بکرێت پێداچوونەوەیەک بە شێوەی ڕێکەوتنامەکە بکرێت پێداچوونەوەیەک بە شێوەی پێکەوە ئیشکردنەکە بکرێت لەو جیانەی کە زەروریە دەبینێتەوە چۆ ئەسڵەن مەوزوعی متمانە وەرگرتنەوە لە مالیکی پرۆژەیەکی کوردی نەبووە قەت بەدبەختیەکە لەوێ بوو هەموو بەرپرسەکانی عێراقی خاوەنی پرۆژەی متمانە سەنەوە بوون نەدەوێرامستنەوە بەغدا لە ئوردن یەکسەر داهاتنە ئێرە بۆی وای لێ هاوە پیشاندرا لە ڕووی ئیعلامیەوە نیشاندرە کە کوردە خاوەنی پرۆژەی متمانە سەنەوە کورداوای متمانە سەنەوەی نەکردووە بەس کورداوای ئەوەی کردو ئەگە متمان دەسێنرێتەوە مادام بەڕێز مالیکی ئامادە نییە داخوازیەکانی کورد جێبێت بکە ئەمەوە کۆرەقەیەکی زەقت بەکاربێنرێ لەسەر بەڵام کەی بەکاربێنرێ ئەگە سەر بگرێ ئەگە سەر نەگرێ بۆ بەکاربێنرێ شەڕێکی دۆڕاو بۆ بکە ئەوان ئێستا کەش لە ئەسەن تێستێک کرا مالیکی داوای کۆبوونەوەیکی کرد جەنابی سەرۆک وەزیرانی عێراق داوای کۆبوونەوەیکی کرد لە کەرکووک وەزیرە کوردەکان نەچوون قەرار وەزیرەکانی سەدری و عێراقیش نەچن ئێوان چوون لێ باش ئەگەڵ لە کۆبوونەوەیکی وان نەتوانانی مقاتەعە بکە لەناو هۆڵی پەرلەمان لە چێ دەنگەدا ئەو جارە مەوزوعی بوجاتە گۆڕی چێ دەنگی بوودا بەشێکی عێراقی و بەشێکی سەدری دەنگیان بوودا ئەگەن ئاکسێرت نەدەبوو لەگەڵ چۆن متمانە دەکرێت بە گروپی لەو بابەتە هەموو ڕێگاکە لەگەڵم بڕون من بۆ پاشە ڕۆژی خۆم بەوە بلیچێنم سیاسەتێکی سربەخۆم هەبێ لەگە هەموو لایەنەکان بە یەک مەسافە بوەستم زۆر سەرکەوتوترە لەوەی کە کاملن ئێمە سەرەتێنین لە پەرلەمان کە بتوانین خەڵکێکی زۆر لە دەوری خۆمانکردن بەڕاستی تواناکانی ئێمە زیاتر معنەویە لەوەی حەقی ببەژمارە ئێماگەر 150 ئەنداممان هەبێت لە پەرلەمان بەڵێ ئەو کاتە ئەنواعی ئیملامان دەکرد بەڵام ئێمە ئەو پەڕی ئەگە بگەینە 61 دەنگ هەموو دۆستەکانیشمانەوە 60 دەنگ زیاتر نین لەوە ئەوە لە مقابلی 325 ئەندام پەرلەمان ئەو ئەکسەرەتە نییە کە شت بسەپێنی ئەوە یەکیان هی دووەمە بڕوامە بە سەپاندنیش لە عێراق ئەمە لە سەرەتای یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بە گشتی هاوپەیمانی کوردستانی لە دامەزرانی عێراقەوە لەگەڵ بووە پێیان وا بووە و بەڕاستیشمان زانیوە ئێساش بەڕاستی زانین پێویستە قەرارات لە عێراق
لەسەر بنەمای تەوافق بێ یونیتەرال یان تاگڕەوی لە وەرگرتنی قەرارات و بە تەرهیب و تەرغیب دروستکردنی ئەکسەرێتێکی مزەیەف بۆ سەپاندنی هەندێک بڕیار ئەوە شەهیدکردنی پرەنسیپی مەبدەئی تەوافقە ئەوە پێکەوە ژیان لە عێراق ناهێت. کەواتە لە قسەکان وا تێگەم کە ئێستش کات مولائم نییە بۆ ئەوەی کە کورد هەوڵی ئەوە بات متمانە لە مالیکی بسەنێتەوە. ئێمە خاوەنی پرۆژەی متمانە وەرگرتنەوە نەبووین حتا ئەگەر سبەینی متمانەشمان وەرگرتەوە ئەوە سبەینی ئێمە چوین لە پەرلەمانی عێراق متمانەمان وەرگرتەوە متمانەکە وەرەگرێ و بریتە لە دوو فەقەرە فەقەرێکیان ئەوەیە مالیکی متمانی لێ وەرگیرایەوە فەقەرەی دومی ئەوەیە مالیکی دادەندرێتەوە بە سەرۆکی حکوومەتی فیدرال بۆ تەسریفی ئەعمال هەتا حکوومەتی تازە دروست دەبێت باشە لە ئێستاوە چەند ماوە بۆ هەڵبژاردننی داهاتوو باشە کەواتە دەڕاستە بە مسوارەکانمان تەواو چەند ما بۆ حکوومەت داهاتوو بە چەند مانگ حکوومەت دروست دەبێت ئەم عێراقیانە پێک دێن لەسەرەوەی چێ ڕئیس وزەرا بێ و چێ وەزیر بێ و چێ هین بێ پێک نان یعنی تۆ هاستای مالیکیە کە لە ژێر نیو تەسیری پەرلەمانە بەدانانی بە حکوومەتی تەسریفی ئەحمال تەواوی دەسەڵات دەدەیە بەبێ ئەوی بگەڕێتەوە بۆ پەرلەمان و زۆر زیاتر دەبێتە قائیدی عامی قواتی مسلحە لەوەی بێتە ڕئیس وزەرا ئەو کاتە چیەکەی من پێم وایە ئێمە نابی ئیشەکانمان لەسەر ئەساسی کاردانەوە بی زەختێکی زۆری لەسەرە بەڵێ ناو شیعە زەختی لەسرە لە کورد زەختی لەسرە ئێمە پێم وایە لەگەڵ لایەنەکان ئێمە لە دەرەوەی سرب بە نەفرین بە یەکۆ بفرین بەڵام بە شێوەیەک بفرین کە بەرژەوەندیەکانی خۆمان لە ناو جەنجاڵی ناکۆچیەکانی شیعەوسنە ون نەبێ و ئەو کارێکی خراپ بەرژەوەندیەکانی خۆتان یاخود بەرژەوەندیەکانی کورد لەگەڵ فەرمان چییە؟ لەگەڵ شیعە زیاترە بینەوە یاخۆت ئەتوانن لەگەڵ سونەش ئەم بەرژەوەندی چۆنە من پێشی زمانی ڕوخانی ڕژێم ئێمە هاوپەیمانی بووین بۆ بەرنامەی ڕوخانی ڕژێم ئێستا کە ئێمە لە حکوومەت داین و شەریکین داوای شەراکەتی حەقیقی دەکەین و پەیوەندیەکانیشمان لەسەر ئەساسی عاتفی نیە پەیوەندیەکانمان لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانە بەرژەوەندی کورد بەرژەوەندی ئەوان بەرژەوەندی ئەوان ئێمە لە منطقەیەک دەژین بیئەیەکی سنیمان هەیە مووسڵ لە لایەکمانە دیارە لە لایەکمانە عەشیرەتەکانی کەرکووک چاردەوری ئێمە سنی تاریخی ڕابردوومان خەباتی دژی ڕژێمی بەغدا سەدام حوسێن لەگە شیعە بووە لە یەک سەنگەردابوونی شەهیدی مشتەرەکمان هەیە ئەوە مشتەرەکمان هەیە بۆیە ئێمە بەرەبەر چاوگرتنی جغرافیای کوردستان و بەرەبەر چاوگرتنی تاریخی خەباتی گەلی کوردستان پێویستمان بە هەردوو لایەن هەیە ناکرێ ئێمە لێرە لە هەرێمی کوردستان جیرانەکانمان هەموو سنە لە شەڕی بەردەوامدا بین ناشکرێ ئێمە هاوخەبات و هاوسەنگەرەکانی دوێنێ لە بیرکەین چونکە پێمان وایە عێراق بە ئەقساکردنی شیعە بە ئەقساکردنی سنە بە ئەقساکردنی کورد حکومڕانی ناکرێ بەرژەوەندەکانی ئێمە لەگەڵ هەردوو لایەن ئەگە باس لە کشانەوەی وەزیرە کوردەکان یاخود نوێنەرانی کورد لە بەغدا بکەین کورد لە بەرژەوەندیەتی ئەگەر ئێستا لەم کاتەدا لە بەغدا بکشێتەوە ناوت پێم وانە منە کورد داوای کشانەوەی کردو ئێستا کورد داوای مەشورەتی کردووە و نۆتێک ینی ملاحەزەیەک دەدا بە حکوومەتی فدرالی عێراق کە ئێمە لەسەر ئەم سیاسەتی زۆرینەیەکی مزەیەف و سەپاندنی بڕیار و کارکردن بە ئینتیقام ڕازینی و بەو شێوە حکومڕانی ناکرێ و بەو شێوەیە مەسئولیەتی نەتایجی ئەو سیاستە ئێمە نەتوانین تەحمل بکەین و ئەو گفتوگۆ بەردەوامە لەگەڵ لایەنە عێراقیەکان بزانین دەکاتە چوو بەس بەڵام کاک سعدی ینی بودجە تێپەڕێنرا بە زۆرینە تێپەڕێنرا و مسادەقەش کرا کەواتە کورد چی ئیسفادەیەکی کرد لەمە بەس تەنها بە مالیکی بڵێت تۆ غەڵەت بووی ینی خۆ هیچی دەست نەکەوت خۆ مەسەلە بودجەنیە بۆ مشکلێمە لە بودجە بووە کشانەوەی دوایی بودجە 17% تێدا بودجە ئەوی تێدا داخوازیەکانی کورد بەشی زۆری تێدا دەسەرپارەی شەریکەکان قەرارات هەیە بعضە قەرارات هەیە و قەرارەتانە قەرارەتی خراپنەوە و قەرارەتانەش ڕەتفعلە منطقی نییە شەریکات دێ بیری بۆ تەنقیبی نەفت و پێویستی پارەکانیان بدرێ خۆ پارەی کە نەفت دەردێ خۆ پارەی ناچێت بۆ گیرفانی کوورد دەچێت بۆ ئەو مرکزەی عێراقی کە دوجارش کەدا بەشەکرێتەوە عێراق مستەفیدە من پێم وایە ئەلەم مەوزوعە بۆ چونێکی هەڵا هەیە
ئەگەر کەم و کوڕێکەیە لە مەسەلە فەنیەکانی پێویستە متابعە بکرێ و مناقەشە بکرێ بەڵام خۆ چەند کورد زەرەر دەبی عێراق دووەندە زەرەر دەکە یعنی خەلکی عێراق زەرەر دەکە خۆمە دەزانین ڕەنگە بەڕێز نووری مالیکی وەزیرەکان پێویستیان بە پارە نەبی بەڵام خەڵک پێویستی بە خەدەمات هەیە خەدەماتیش پێویستی بە پارە هەیە تێدەگەی و ئێمە ئەگەر لێرە مەوزوعێکمان هەیە مەوزوعی خەڵکی عێراق زیاتر بەڵام ئەوانەڵێن کورد زەرەری لە عێراق داوە کە نزیکەی 10 ملیار دۆلارە کاتەوە زەرەرە دانی سروخان ئەمە مناقەشە یەکەم پێم وایە کەسمان لە بورجێکی عاجیدانە نیشتین و لە ماوەرە ئەلحدود نین ئەمە لە چوارچێوی عێراقین محکەمەیەکی دەستوریمان هەیە دوو مادەی دەستوریمان هەیە تایبەت بە مۆزوعە مادەیەکمان هەیە 115 بە شێوەی تعریفی شەراکەت دەکات پێم وایە بەپێی ئەو مادە دەستوریانە محکەمەی دەستوری دەتوانێت قەزاوت بکە ئەگەر حەقمانە بە حکمێک وەرگرە بەرامبەر بە هەرێمی کوردستان یا وەزیری معنی لە هەرێمی کوردستان محکومی کە تا ئەو قسانە نەکە ئەوانت کە هەمووی ڕخنە و ڕخنە لە خۆگرتنە بەڵێ ئەمەش زانی لە جەزیرەی فلوس و نازانم لە خەلیج و لەمێ و لەوێ ئەنواعی تەهریب و بەزم دەکرێ وەزەرە لە عێراقەدا و بەناوی چیە یعنی ئەو شتانەش هەیە چۆنی باشە یعنی گەر هەر لەسەر بەغدا تۆ پێت وایە سیاسەتی هەرێمی کوردستان لە 100 ڕاستە بەرامبەر بەغدا هەرێمی کوردستان شەریکی ئەم وڵاتەیە یاخود وەکو نووری مالیکی زۆرجار لە لێدوانەکان یا باسەکات کە نەخێر هەرێمی کوردستان دەوڵەتێکی جیایە لە ئەزانی مشکلەیەکەیە لە عێراق کە بەداخەوەیشتە چارەسەر نەبووە بەشێکی زۆری لە مادە دەستوریەکانی عێراق لە خوارەوە نووسراوە ئەمە بە یاسا ڕێک دەخرێ وانە تا بە یاسا ڕێک نەخرێ نووری مالیکی و حکوومەتەکەی دەگەڕێنەوە سەر ئەو شێوەی کە زمانی سەدام حوسێنیش پێکراوە بەشێکی مشکلەکان لەوێەوە دروست دەبی کە بە یاسا ڕێک نەخراوە ئەو مادە دەستوریانە مەسەلەی دووەم ئەوەیە نایەن مەسەلەن بۆ نمونە مەسەلەی نەفت جەناب مناقەشت کرد بۆ نایە قانون نەفت و غاز دەربکە لە ساڵی 2007ەوە مسۆدەکەی حازرە بە بلو پرینت ئەوەی کە بالأحرف الأولى ئیمزا کراوە بۆ دەستکاری دەکەن بێنەوەی کە موافقەمان لەسەر کردووە بە چارەسەری بکەن ئیسیفادە دەکە لە مادەی 111 و 112 دەستور چەند یاسای تر هەیە کە پێویستە بۆ مادە دەستوریەکان دەرکرد دەرناکەن و ئێمە بەعکسەوە لە جیاتی ئێمە ئەو یاسایانە دەکەن ئەو خەریکە مادەی 7 کاڵ دەکاتەوە مەسلەی ئیشتیساسی بەعز ماستاو لە بۆ ئەفسەر و سەرانی باسیەکان دەکەن خەریکە نعرەی شۆڤێنی و تائیفی عەرەب زیندوو دەکەینەوە خەریکە پشتیوانی جارێشکە لە نظامی عەشایری دەکەین لە عێراق پێم وایە ئەمانە لە کوردستانی جاروێشتیوا دەکرێت ئەمە هەڵەیەکی گەورەیە و ئەو هەڵە گەورانەیە وردە وردە بێ باوەڕ نایەلی بێسیقەی دروست دەکات لە بینی ئێمە و نەتائیجەکانی باش نابێ زۆر جار باس لەوە دەکرات کە پێداچوونەوەیەک هەیە بە ڕێکەوتنامی استراتیژی نێوان ئێوە و پارتی دیموکراتی کوردستان گەشتنەکوێ لەم پێداچوونەوە وڵی من لەسەر ئەو مۆزوع پێم وایە چەند جارێک قسەم کردووە من پێم وان نییە خەلەل و کێشە لە دەقی ڕێکەوتنامەکە بێ خەلەل هەیە لە تەطبیقاتی ڕێکەوتنامەکە مەسەرەن حتا ئەو مشکلانەی کە من ئەڵێم زۆر دەڵم جەماوەری یەکێتی و بەشێکی زۆر لە سەرکردایەتی یەکێتی داخوازە کە ئێمە بە تەنهادا ببەزین لە هەولێر و لە دهۆک ڕەنگە پارتی لە گەرمیان و لە سلێمانی خەڵک داوا دەکاتن بە تەنهادا ببەزن مەسەلەکە لە چێوە دێ مەسەلەکە لە شۆڕنەبوونەوەی ڕێکەوتنامە ئیستراتیژیە ئێستا من مشکلم هەیە ئەوتە لە دێهەیە لێرە مشکلم هەیە خەڵکی یەکێتی ناتوانێت خانە دروستکات سیاسەتەکەش ئەوە نییەوە سیاسەتی مرکزی پارتی نییە بەڵام کار بەدەستێکە دەیەوێت ئیزعاجی ئەم کە تەماحیل عاردەکەی کردی ئەو نوع مشکلانەیە بۆ خەڵک جا ئەوت بڵاو دەبێتەوە خەڵک ئیستیا پیا دەکە خۆمان مشکلە بۆ خۆمان دروست دەکەین بۆ مختارێک دەسەڵاتی ئەوەی هەبی ڕێ بگرێکە خانە دروستکاتەوە بۆ مدیر ناحەیەک دەسەڵاتی هەبێ یاساکانی هەرێمی کوردستان جێبەجێ نەکە لە هەرکوێ جارە سلێمانیە لێرەیە
پێویستە ئەو ڕێگان نەدەین تا ئەوانە بمینێ ئەجا خەڵک پێی وایە خەلەلی ڕێکەوتنامەکەی کوڕی ڕێکەوتنامەکە وا ناڵێ بابە ڕێکەوتنامەکە عکسی ئەوەیە تۆ بڕۆ پشتی ملی ئەو مدیر ناحەیە ئەو مختارە بگرێت تۆ ئیشت چیە بۆک باشە ئەم ڕێکەوتن نامەیە زۆر جار کە باس لەوە دەکرێت باس لەوە دەکرێت کە ئەم ڕێکەوتن نامەیە تەنها لە دابشکردنی سوڵتە و سەروەت ینی داین باس لەوە دەکرێت کە تەنها ئەم دوو بابەتە بە هەند وەرگیراوە بەڵام ئەوە جەناب دەڵێتی بەڵێ ینی بۆچی ڕێکەوتن نامەکە وەک باسەکرد شۆڕ نەبووەوە بۆ هەموو ناو لایەنگرانیەکە ئەو ڕێکەوتن نامەیە بۆی بە قایمەیەکی مشتەرەکدا بەزین بە قایمە مشتەرەکدا زین لە انتخابات ئەکسێرێت بین کە ئەکسێرێت نە حکوومەت بکەین حکوومەت هایەتی یعنی دەسەڵات یعنی پارە و یعنی دەسەڵات یعنی هەیە حکوومەت لە دنیا دەسەڵات شینە پارەشینە برێمش حکوومەتم یعنی چی یعنی دەسەڵات یعنی دەبێ پارەت لابی بۆی پرۆژە بکەی بۆی بەرنمەکە خۆت جێبێت هەمووی ئەوشتانە پارێ ڕێگا و بان دروستکەی سەددە دروستکەی پر دروستکەی شار جوانکەی پارەی بێکاری بدەی بێوەژنانە بدەی بۆ قەیرە کچ هاوکاریان بکەی بۆ خان و دروستکردن سولفە بدەی بۆ زەوات سولفە بدەی ئەدیوانە هەموو بە پارە ناکرێ ئەو پارەی لای کێیە حکوومەت ڕاستە چۆن بەڵێ باشە کاتم هیچ نەماوە بەڵام ئەمەوێت پرسیارێک بکەم سەبارەت بە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئێران و تورکیا ئەنی ئەم پەیوەندیانە بۆچی لە ڕاگەیانەکان کرد ئێمە بەس لە ڕاگەیانەکان بکەین وا دەرەکەوێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ ئێران تونتر و بەهێزترە وەک لەوەی لەگەڵ تورکیا خۆ لایەنانی دی لەسەر خەریتەوە دیوە جغرافیەکەەوە کەوتووە نفوزی یەکێتی و زیاد لە نفوزی یەکێتی ئەگەر سلێمانی وەرگری حدودی لەگە ئێرانە و ئەگەر دۆی شووری حدودی لەگەڵ تورکیا ڕەنگە لەوێ ئەو بەرچاو کەوتبیجینە ئێمە نوێنەرمان لە ئێرانی لە تارانیش هەیە و لە ئەنقەرەش هەیە تەنانەت نوێنەریمان لە تاران ئێستا بۆ نوێنەری هەموو حکوومەتی یاریمی کوردستان و پەیوەندیشمان لەگە هەردوولایەن هەیە هاتوێ هەردوولایەن دەگەن هەردوو لاش سەردارمان دەکەن بەشداری لە کۆنگری هەموو حیزبەکانی بەتایبەتی کوردستانی تووشیا دەکەین حزبی عەدالە و تەنمیەش دەکەین من فەرقکە ئەوەندە نابینم لەو بینە و ئەوەی کە پەیوەندی بە سیاسەتی حکوومەتی هەرێمە ئێمە سیاستمان لەگە بەنسبەت حکوومەتی هەرێم خیاراتی مەفتوحە ئێمە نە شەرتی کەس قبول ناکەین لەسەر ئەوەی کە بە شەرتێ پەیوەندیمان لەگەڵ باش دەکات لەگەلایەنەکەی تر پەیوەندی نەگرین ئێمە جیرانەکانی خۆمان حەقی جیرانەتیمان هەیە دەمانەوێت علاقاتمان لەگەڵ باش بێ ئەمنیەتی مشتەرەکمان هەیە داگەر دوای پرسیارم ئەوە بێت ئەو هێرشەی دەکرێتە سەر میدیای ئازاد لە هەرێمی کوردستان زۆر جار بە وروژاندنی کێشە یاخود قوڵخاندنی کێشە ناویان لەبن تۆ چۆنە بین وڵای لە خۆمەوە من سەرەتا پێم وابوو تەجروبەیەکی تازە بوو ڕەنگە لە هەڵبژاردننی وشە و هین زۆر موفق نەبوون بە وشەی زبر و زیاتر مەسەلە ناوخۆیەکان و اینەکانیان زەق دەکردویان دروستکردنی ناو ناتۆرە بەڵام لە ماوەی دوایی کەناڵەکانی تەلەڤیزیۆنی ئازاد کەناڵە ڕۆژنامەکان زۆر بەرەو پێشچوونە ڕەنگە هەموو وەکویەک نەبن بەڵام زۆربەی هەرە زۆری زۆر بەرەو پێشچوونە من پێم وایە خەڵەتەکە لەوێ نییە غەڵەتەکە لەوەیە هەمومان محاول دەکەین ئەوانە بکردن ئەوانەی کە خۆیان نافرۆشن پێیان دەڵێن وڵا ئەوە زۆر خراپن هەیە خۆی دەفرۆش ئەوە یەکیانە ئەوی دوم ئەوەیە خۆ ئەو زانیاریانەی کە ئێوە بڵاوی دەکەنەوە لە ڕۆژنامە ئاهلیەکان لە کەناڵە ئاهلیەکان ئەو زانیاریانە لای جەریدە حیزبیەکانیش هەیە بەڵام ئەوە ناوێن بڵاوی کەنەوە لەبەر پەیوەندی حیزبیە و من پێم وایە عیبەکە لە بڵاوکردنەوەی نییە عیبەکە لەوەدایە معالەجە نەکرێ خۆی مشکلەکە هەیە خەتای ڕۆژنامە ئاهلیەکان ئەوەیە باسی دەکەن بەس دەنا مشکلەکە لە ئەسڵدا هەیە یعنی مشکلەیەک بە باز نەکردن حەل دەبێ بۆ ئەوی ڕۆژنامە ئاهلیەکان هیچ مەجالیان نەمینێ ئەوە بکەن بکەن سەرچاوی زانیاریەکانی تر کە تووشی ڕۆژنامە ئاهلیەکان دەبێت بەڕاستی بەشێکی دەگەڕێتەوە بۆ سەرکردایەتی حیزبەکان و کادری حیزبەکان و لە ئەنجامی تەکەتل و تەکەتولکاری زۆر جار مەسەلەن دەرێت بەرپرسێکی باڵا نەویست ناوی خۆی ئاشکراکە وتی ئەم نەوەشتانەیە مەشاکل بۆ ڕۆژنامەکانیش دروست دەکە ئەگەر ڕێگایان بدرێت تێوە کەسە لە ڕێگای وتە بێژ یا بە دوا داچوو بکەنم پێم وایە یەکێ لە سەرچاوە گرنگەکانی بە تایبەتی لە ڕووی ئەمنی و اقتصادی ڕۆژنامە ئاهلیەکان بەبێ گوێدانە هیچ
بەرپرسێک بە دوای مەسەلەکاندا دەچن و زانیاریەکان ئەگەل اختیاری محکەمە و دادوەری گشتی دابنن کارێکی زۆر باشە. زۆر سپاس دەکەین لە گەڵمان بووین لەم بەرنمەیە ئازیزان تا بەرنمەیەکی دیکە هەر شاد من خواتان لەگەڵ.